ئەنجامی زانکۆلاین ڕاگەیاندرا و ئەو کوڕکچانەی پۆلی 12 ئامادەی کە ساڵێکی ڕەبق بە گەرما و بە سەرما بە هاوین و بەزستان و لە هەموو دۆخێکدا تەواو هیلاک و ماندوو بوون ئەمڕۆ بەری ڕەنج و ماندووبوونیان وەرگرتەوە. بۆ ئەم ساڵ 5,725 دەرچوو لە سەرجەم بەشەکان وەرگیراون. دەرچوانی ئەم ساڵ 45,043 دەرچویان لە زانکۆ و پەیمانگاکان وەرگیراون. 6,682 دەرچووی ساڵانی ڕابردووش لەگەڵ ئەم ساڵ وەرگیراون. واتە کۆی گشتی لە 97 ئەو کەسانەی یاخود ئەو قوتاب دەرچوانەی کە داواکاریان پێشکەش بە ئۆنلاین کردووە وەرگیراون لە بەرامبەردا لە 3 کە دەکاتە 1378 کەس ناویان لە هیچ بەش و هیچ کۆلێژێک نەهاتوتەوە. بەڵام پرسیارەکە ئەوەیە ئەوان وەردەگیرێن وەڵامەکەی ڕەک باڵەیە چونکە ئەمانش وەردەگیرێن لەبەرەوەی 14,731 کورسی بە بەتاڵی ماوەتەوە. ئەو لە 3 کە 1378 دەرچوونە و داواکاریان پێشکەش کردو بەهۆی ئەوەی کە لە فۆرمەکانیاندا لە کاتی پێشکەشکردن نمرەکانیان هاوتانە بۆ لەگەڵ بۆشانەی کە داوایان کردو وەرنەگیراون دەتوانن جارێک کە داواکاری پێشکەش بکەنەوە و ئەو کورسیە بەتاڵانەی ماونەوە پڕیان بکەنەوە. جگەلەوە 1368 دەرچوومان هەیە لە کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانی هەرێمی کوردستان بە هەمان شێوە ئەوانیش لە چەند ڕۆژی داهاتوودا فۆرمێکیان بۆ کارا دەکرێت و دەتوانن لەو 14,000 کورسێکە بە بەتاڵی ماوەتەوە لێ پڕی بکەنەوە. وەزارەتی خوێندنی باڵا بە پێوەی کە ڕایگەیاندووە لەمڕۆ پەڵبگرتن دەرگای پەڵبگرتن دەکاتەوە واتە ئەو قوتابیانەی یاخود ئەو دەرچوانەی کە لە زانکۆ پەیمانەکان وەرگیراون یاوەخود وەرنەگیراون دەتوانن پەڵب بگرن و لەمڕۆوە دەرگاش کراوە یەک هەفتە بەردەوام دەبێت. ئەوەی ماوەتەوە 26 دەی 2025 واتە چەند ڕۆژێکی تر یەکەم ڕۆژی خوێندنی ئەو خوێندکارانەیە کە لە زانکۆ پەیمانگاکان وەرگیراون. بۆیە وەزارەتی خوێندنی باڵا زۆر جەختی لەوە کردەوە کە دەبێت لە ماوەی ئەو چەند ڕۆژێک کە لە بەردەستیاندایە بڕۆن پەیوەندی بەو بەش و کۆلێژانەوە بکەن کە لێ وەرگیراون. وردەکاری ئەم بابەتە بە تێر و تەسەلی و بە ژمارە لە 964 دۆڵکە یاردی بزانن.